دەبینین کە ئێستا چەق و فعادی کێشەکان لە تەواوی جیهاندا زۆر پرسەکان ئاراستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێتەوە لە نێویشیاندا ڕەنگە چەند ناوچەیەک زۆر ناویان بهێنرێت هەریەک لە عێراق هەریەک لە ئێران هەریەک لە سووریا و تورکیاش ناوبەناو لە نێو کێشە و ململانی سیاسیەکان و زۆر جاریش بوونی هەیە لەم ناوچەیە پرسی وڵاتانی کەندا و کاریگەریان لەسەر کۆمەڵێک گۆڕانکاری ئابووری استراتیژی و سیاسی کە ڕەنگە کاریگەریەکە تەنها لە وڵاتانی ڕۆژهەڵات و تەنها لە کەنداوە نەمێنێتەوە کاریگەری لەسەر وڵاتانی ئەوروپاشە بێت گەر لە ڕێکەوتنەکەی ئێران و سعودیەوە دەست پێ بکەین و کاریگەری لەسەر عێراق و عێراق لەکوێ ئەم ڕێکەوتنەیە بوو بۆچی ڕێکەوتنەکە لە چین کرا ڕکابەرێکی دیکە بۆ ئەمریکا زیاد دەبێت لە نێونێوەندەکەیە ئەگەر سعودیە بێت بۆ بەستنی ئەم ڕێکەوتن ئەم هاوپەیمانیە تێ لە نێوان ئێران و سعودیەدا لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز سەرهەنگ حەمەد سەعید کە بەڕێزیان بەڕێوەری پرۆگرامی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن لە پەیمانگەی ئەمریکا بۆ ئاشتی ڕاستەخۆ لێرە لە ستۆدیۆمیان ئێمەیە کاک سەرهەنگ زۆر سپاس بامان دەبێت ماندوو نەبی پێم خۆشە تیشکێک بخەینە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئێستا ئێوە کۆی ڕۆژە سیاسیەکە و ئابوووریەکەش ئەگەر باس بکرین کە بە یەک پاکێت زۆر جار ناویشی دەهێنرێت ئێوە چۆن هەڵسەنگاندنی بۆ دەکەن ڕۆژی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی کەندا و لە نێوشیانە عێراق چۆنە؟ سوپاس بۆ میواناریتان بێگومان ئەوەی کە ئەیبینین بە شێوازێکی گشتی ئاراستەیەکی هێورکردنەوە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چه پەیوەندی تورکیا و هەندێک وڵاتی ناوچەکە بێت چه پەیوەندی ئێران و سعودیە بێ ئاراستەیەکی گشتی هەیە بۆ هێورکردنەوە و لەو هێورکردنەوەیە سەبەبەکانی بەشێکی ئەوەیە کە ڕۆڵی ئەمریکا و زلهێزەکان لە ناوچەکە لە گۆڕانکاریایە بەگەن کاردانەوەیە بەرامبەر ئەوە وەلایەنێکی تریشی ئەوەیە کە ئەم وڵاتانە قەنەعەتیان بۆ هێناوە کە باری ئابووری پێویستە بێ بە ئەولەوێتێکی زیاتر لەبەرێکە بۆ ڕازیکردنی میلەتەکانیان بۆ ئەو خەونانی کە هیانە بۆ خۆیان بە سەبەبی جیاواز سعودیە ڤژنی 2030 عفو ئەو ڕوئیەیە کە هەیەی دیدایەتی بۆ خۆی کە لە 2030 پێی بگات لە ڕووی گەشە سەرنی ئابووریەوە پێویستی بەوەیە کە هێورکردنەوە لە منتیقەکە بێ ئێران لەژێر فشارایە لەژێر فشاری ئابووریایە میلەتەکەی ناڕازیە بە ئاراست بە هۆیەکی ترەوە پێویستی بۆی ئاراستەکە بگۆڕێ بە هەر سەبەبێکەوە بێ ئایا سەبەبی کەەوە بێ لەوەی کە هێور بێتەوە ناوچەکە و بەرەو ڕەهەندی ئابووری بڕوا پێم وایە بە قازانجی ناوچەکە ئەشکێتەوە باشە باس لەو قەیرانە کرد کە بەشێک لە وڵاتان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێیەوە ناڵێنن ئەویش دابەزینی لە ڕووی ئابووریەوە دیارم بەست بووم نیشەر لە وعدەوە باسی لێواکەم کە کاریگەریەک لەسەر هەیمەنە سیاسیەکەیان دەکات ئەو وڵاتانە لەسەر ئاستی نێودەوڵەتی و لە ناوچەکەی خۆشیاندا کە وڵاتی کورد و ئێران کاریگەریەکانی بین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تەنانەت لە بەشێکی لە تورکیاش تا ڕادەیەک دەبینین کاریگەری ئێران وڵاتێکی وەک سووریا بەهامباشە و تورکیا خۆشی بە جۆرێک لە ئابوووریەکی نالەبارەوە ئەناڵێنێ چ کاریگەریەک لەسەر هەژمون و هەیمەنە سیاسیەکەیان دروست دەکا بەڵێ بێگومان ئەمە نایەکسانیەک هەیە لە کاریگەری ئەو گۆڕانکاریانەی کە لە ناو وڵاتەکانە ڕۆیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕۆیەوە کە لەسەر زەمینی لەسەر ئاستی جیهان ڕۆیە ئەبینین ئێستا وڵاتێکی وەکو تورکیا لە عێراقا لە سووریای لە لیبیای هەندێک هەنگاوی هەیە بەڵام لە بەلایانی کەم و لە لیبیا تۆزێک کشاوەتەوە دواوە بەڵام لە سووریا و لە عێراق لە بەرەوەی کە حدودی ڕاستە سنووری ڕاستە خۆیان بەیەکەوە هەیە ئەو بوونەی هەر هەیە ئێران کە لە ساڵانی ڕابردووە تێبینی زۆری لەسەر بوو کە لە عێراق و لە سووریا و لە لوبنان و لە یەمەن بڵین فراوان خوازیەکی زۆری کردووە بەڵام لە ژێر فشاری اقتصادیە هەمان ڕۆڵ لە سووریا ناتوانێت ببینێ هەمان ڕۆڵ لە لوبنان ناتوانێت ببینێ لەبەرەوە تەفسیرەکەی ئێستا گۆڕاوە بینیمان لە مانگی یا پێم وایە 11 ساڵی ڕابردووە بوو کە لوبنان و ئیسرائیل بڵین سنووری دەریاییان چەسپان ئەم ڕێککەوتنە ئەگەر ئێران بە شێوەیە لە شێوەکان ڕازی لەسەر نەبوویان نەئەکرا بۆیە لە بەرەوەی لە دوورمەودا کە تەماشاکە ئەرکی سەقامگیری ناو لوبنان پێویستی بەوەیە کە اقتصادەکەی باشتر بێ ئەمریکا و ئەوروپا وەکو جاران نەهاتن یارمەتی لەن قەیرانی نەختینە هەیە قەیرانی بانکی هەیە
ئێستا لە عێراقا ئەبینین قەیرانی دراوی دینار بەرامبەر بە دۆلار هەیە لەبەرەوە درک هەموو لایەنەکان درک بەوە ئەکە نەبێت لایەنە ئابوووریەکەی بەرەو پێشەوە بڕوە ئەو بەرەو پێشتونە لە هەژمونی ئەو وڵاتانەیە ئێستا وەستاوە هێواش بۆتەوە بەهۆی بارە ئابوووریەکەوە ڕێککەوتنامەی سعودیە ئێران لایەنێکی تەواوی اقتصادا کە یانەوێ ئەبێ ئاسایشەکە بپارێزن بۆی کە لایەنە ئابوووریەکە بەرەو پێش باشە دواتر دێمە سەر پرسی ئەو ڕێککەوتنە بە دیاریکراوی کێکێکە لە گۆڕانکاری گرنگەکان کە لە 2023دا بینیمان بەڵام بەر لەوەمێ بزانم بەهێزترین وڵات کە لە ئێستادا چاوی ئەوروپای لەسەر بێت لە مەبەستە وڵاتانی کەنداوە کام وڵاتەیە بە چاوپۆشین و بە بینینی ئەو لەو بەعدەوە گەر سەیری بکەین ڕێککەوتنی ئێران و سعودیەمان بینی کەواتە ئێستا لە ئەمری واقعە لە ئەرزی سیاسیدا کام وڵات لە وڵاتانی کەنداوە کە ئەوانش لە ململانەیەکان بۆ زیادکردنی هەژمونی خۆیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کام وڵاتەیە کە بە پلەیەک دادەنرێت بۆ ئەوەی کە وڵاتانی ڕۆژاو مامەڵیان لەگەڵ تا بکە. ئێمە دوو بەری کەنداو ببینین بەرێکی وڵاتە عەرەبیەکان و بەرێکی کە ئێرانە ئەگەر ئیجازە بێ لە ئێرانەوە دەست پێ بکەم اینجا دوای بچینە ئەوانی تر ئێستا ئێمە لەگەڵ وەزعێکی داینامیکیە هەمیشە گۆڕاوە مامەڵاکەین ئەوروپا ئێستا زیاتر لە جاران لە وەکو ئەمریکا ئێرانە بینێت لە سەردەمێکی پێشوە کە ئەوروپا ناڕەزا بوو لەوەی کە ئەمریکا لە ڕۆژهەڵاتی لە ڕێککەوتنامەی ئەتۆمی کشایەوە بەڵام ئێستا لەوەتی ئێران داخڵی شەڕی ئۆکرانیا بۆ لە ڕێی پشتیوانیکردنی ڕووسیاوە بە درۆن ئەوروپاش هەڵوێستی بەرامبەر بە ئێران گۆڕاوە لە وڵاتانی کەنداوە لە بۆ نمونە ئەوەی کە هەمویان خۆیان سیاستیان لە گۆڕانکاریایە بەهۆی ئەو گۆڕانی ڕۆڵی ئەمریکا لانی بۆ 60 ساڵی ڕابردوو ئەمریکا بە پارێزەری ئاسایشی ئەم ناوچەیە بۆ بە تایبەتی ئەو وڵاتانە دائەنرا ئێستا هەستەکەن ئەو ڕۆڵی پارێزەریە یاخود گۆڕاوە یا بە هەمان شێواز کاریگەر نییە لەبەرەوە چیەکەن ئیمارات یەکێکە بەوە حسابی وەکرێت کە زۆرترین گۆڕانکاری لە سیاسەتیا کردووە بەرامبەر بە ئێران بەرامبەر بە ناوچەکە بۆ خۆ گونجاندن لەگەڵ ئەم گۆڕانکاری ناوچەکەیە لە وڵاتەکانە سعودیە پێم وایە هێشتا هەنگاوی دەست پێ کردووە هەنگاوی خێرای دەست پێ کردووە و ئەم ڕێککەوتن نامەیەش کە لەگەڵ ئێرانە کردی بە بەشێک لەو گۆڕانکاریە ئەبینرێ لەوانەیە سعودیە لە پاش ئیماراتەوە بێت لەو خۆسازکردنە وڵاتەکانی تر قەتەر دەمێکە خۆی یەکلایی کردوتەوە کە لەگەڵ ئێرانیش و لەگەڵ ئەمریکاشە پەیوەندی باشە وڵاتێکی وەکو عمان لەگەڵ ئەمریکاش و لەگەڵ ئێرانیشە پەیوەندی باشە کویت لەو بینایە هێشتا تا هەمویان لێک ئاستا دەبینێ بەڵام لە کوی ئەوانی کە باسی کرد عراقیتیانە بوو عراق لەکوێ ململانی سیاسی ئەم گۆڕانکاری سیاسانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە عێراق پێم وایە لە قۆناغی بنیادنانێکە کە ئێشتا نەگەیشتوتە ئاستی ئەو وڵاتانی تر ئەوە تا لە 20 ساڵی ڕابردووە ڕاستە هەنگاوینا بەرەو دیموکراسی هەنگاوینا بەرەو بازاڕی ئازاد هەنگاوینا بەرەو کۆمەڵی بواری لە بابەتە و گەڕانەوە بۆ سیستمی نێودەوڵەتی بەڵام دابشبوونی ناوخۆیی گەندەڵی شەڕی تیرۆر شەڕی تائیفی هەنێک لە عێراقی خستە دواوە و دەستێوەردانی دەرەکی ینی ڕۆڵی وڵاتانی ناوچەکە و ڕۆڵی نێودەوڵەتی ئاینەشت لە هەنێ بارە ئیجابێت لە هەنێ بارە بە سەلبیێت تەسیری لە عێراق کرد ئەبینین لە 3 ساڵی ڕابردووە عێراق نیسبەتێک لە بڵین تەندروستی خۆی بەدەستێناوەتەوە دەردیارە بڵێ عافیەتی خۆی بەدەستێناوەتەوە کە نێوەندێکە کە ئێران و سعودیە لێرە گفتوگۆیان کرد ئێستا پەیوەندی لەگەڵ ئوردون و لەگەڵ میسرە پەیوەندیکی ئابووری وردەوردە لە گەشەکردنایە بینیمان ئێستا لە سای ئەم سیستەمەی ئەم حکوومەتی سوودانیشە پەیوەندی لەگەڵ وڵاتانی ناوچەکەیە بەهێزەکات بەرەو عێراق وردە هەنگاوە نێ بەوەی کە بێ بە منبەر نێوەندێک بۆ دیالۆگ ببێ لە ڕووی وزە و ئابووریەوە تێکەڵاو بێتەوە لەگەڵ ناوچەکەیە و لەگەڵ ئەمریکاشە پەیوەندێکی استراتیژی هەیە بەڵام ئێشتا هەنگاوی تری زیاتری پێ لە ماوە بۆی کە بگاتە ئاستی سعودیە وڵاتەکانی کە لە گەشە سەندنی ئابووریە باشە لەم گەشە سەندانەیە پاڵپشتی ئەمریکای وەرگرتووە یان هەنگاوەکانی وەکو دەوڵەتێکی سەر بەخۆ ئەم جۆرە پەیوەندی و عەلاقات و
سربەخۆی سیاسی و ئابوووریە دروستەکە. پێم وایە قۆناغی جیاوازی تایە هەنی لە 10 ساڵی یەکەمە پاش داوانێت تا نزیکی 2012 تا 14 بگرێت تا 2015 ئەمریکا داوای لە وڵاتانی کەنداوە کرد وەرن لەگەڵ عێراقا پەیوەندیتان ئیجابی بێ یارمەتی عێراق بن بکەوێتەوە سەر قاچی خۆی بەڵام تێڕوانینەکە لە سعودیە و لە وڵاتانی کەنداوە ئەوە بوو کە عێراق لە ژێر هەژمونی ئێرانایەن ناکرێت ینی ناتوانن تەواو لە دەست شووە. بەڵام پاش ئەوەی کە سەفارەتیان کردووە لە بەغاو ئێستا ئاڕاستەیەکی تریان گرتوۆتە بەر کە پەیوەندی لەگەڵ عێراق ئاسایی بکەنەوە یارمەتی عێراقمان لەگەڵ ناوچەکەیان تێکەڵاو بێ لەوە دەرچووە کە بەس ئەمریکا داوایان لێ بکە بەڵکو خۆشیان قەناعەتیان من گفتوگوی ڕاستە خۆم بووە لەگەڵ کەسانی بەرپرسی ئەو وڵاتانەیە کە قەناعەتیان بەوە هێناوە کە ئەیانەوێت لەگەڵ عێراقا پەیوەندیان ئاسایی بێت و یارمەتی عێراق بن تێکەڵای بکەنەوە پرسیاری ئەوم لێکردن ئەمە بێململانێ نابێ ئەوە تەحملتان پشوویتان هەیە وەکوی وڵاتی وەکو ئێران کە پشوو درێژە ئیتراوانیش قەناعەتیان بۆ هێناوە کە پێویستی بە پشووی درێژە ئێستا ئەنجامەکەی بینین کە پەیوەندیەکان باش بەرەو پێشەوە چوون ئەوە سازدانی کاسی خەلیج لە بەسرا و ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیە لە زیاتر لە پەیوەندە سیاسەکە بەرەو پێشەوە چوو هیوای زۆری هێناوە بەڵام ئیشی زیاتری شێوێ باشە. چەند جارێک باسمان لە ڕێککەوتنی ئێران و سعودیە کرد وڵی بەر لەوە کاک سەرنگ ئەمەوێت باس لە ڕۆڵی ئەمریکا کرد لە ڕۆژەڵاتی ناوەڕاست هاوتە گۆڕانکاری بەسەردا هاتووە ئەو گۆڕانکاریە بۆچی کۆڕاوە و گۆڕانکاریەکەی چ دیوێکی دیکەی وەرگرتو لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە. بەڵێ ئێمە بێ چاومان لەو بێت کە چی ئەمریکای هێنایە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە و ڕۆڵی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چۆنی بینێ ئەوەی کە ئەمریکای هێناوەتە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بەرژەوەندی وزەیە پەیوەندی لەگەڵ ئەو وڵاتانی کە بەرهەمهێن وزە بوون و تەنانەت لە شەڕی ئێران عێراقی شەڕی 8 ساڵەیە ئەمریکا بەشێک لە بوونی لە ناوچەکە ئەو بووبووی کە وزەی نەوتی ناوچەکە لەو شەڕە ڕێگری لە نەکا و ئابووری خۆی و ئابووری جیهانی پێوە بەستێ ئێستا ئەگەر بە زەمن بینە پێشەوە ئەمریکا وەکو جاران پێویستی بە وزەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نییە بۆ خۆی چونکە خۆی وڵاتێکی بەرهەمهێنە و وردە وردە لە نەوت و غاز دوورەکەوێتەوە بەرەو سەرچاوی وزەی نوێ بووە هەنگاوە بەڵام نایشێ هیچ کەسێ لەو ئاسای خۆیان بێت بێگومان کێبڕکی ئابووری هەیە کە نایەوێت کەسێکی کە بگاتەوە بۆ بەڵام لە 10 ساڵی ڕابردووە وڵاتە ئەوروپیەکان و هاوپەیمانەکانی ئەمریکا وتیان باشە ئەمریکا تۆ خۆت وزەی ئەو ناوچەوت ناوێ ئابووری جیهان پێویستێتی ئێمە هاوپەیمانەکانت پێویستمان بە وزەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەبەرەوە ڕاستە ڕۆڵی ئەمریکا ڕۆڵی خۆی کەم کردەوە بەڵام نەیبڕیوە ئێستا پرسیارە گەورەکە ئەوەیە کە ئێستا وڵاتێکی وەکو چینیەتە هاتۆتە ناوەوە وڵاتێکی و رووسیا گەرم بۆتەوە لە ناوچەکەیە ئەمریکا چیەکە بەرامبەر ئەوەی کە لە زمانی سەرۆک بایدن ئەیبیستین لە ئیداری ئێستا ئەیبیستین وشەی کێبڕچێ بەکارهێن وشەی دژایەتی بەکار نایێنێ کێبڕچێ ئەوەیە کەڵێ من پەیوەندیکی باشتر خزمەت گوزارێکی باشتر تەکنەلۆژیایەکی زیاتر هاوپەیمانێکی باشتر شیعارە دیپلۆماسی و مەدەنیەکەی هەڵبژاردووە بەڵام ئایا 10 ساڵیکە 20 ساڵیکە ئەم پەیوەندیە بەرەوچوو ئەڕوا ئەمە ئێشتا زووە بۆی کە حکم بین باشە بەرلووی بێمە سەر رووسیا و چین ئەمێ بەس لە ڕێککەوتنەکەی ئێران و سعودیە بکەین کە ڕەنگە تا چەند ساڵێک گوێر لە ئێستاش ئەمە شتێکی مستەحیل دابنرایە بەڵام دیارە پێشینەی هەیە ئەم گفتوگۆیانە چەند جارێک عێراق بینیمان ئەو کات مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بوو چەند جارێک دەچۆ ئێران دەچۆ سعودیا وەکو نێوەندگیریەک زۆر جار ناو دەهێنراکە لە نێوان سعودیا و ئێراندا دەکرێت دواتر بینیمان لە چین ڕێککەوتنەکە کرا ئەمەوێت بزان ئەم ڕێککەوتنی کاریگەری چی دەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ خودی ئێران کاریگەری چی دەبێت و بۆ وڵاتێک وەکو سعودیا و چینش لەکوێی ئەم معادلە سیاسی و کێشە سیاسیەدایە بەڵێ لە جیهانی بنیادنانی ئاشتی و کۆتایهێنان بە ململانەیە وانێ تعبیرێکی هەڵێ وین وین وانێوەکی هەڵێ براوە ئێستا لەم پەیوەندیە لەم ڕێککەوتنامەیە سێ لایەنی سەرێکی تایە کە ئێران سعودیە چینن هەر سێ لایەنەکە براون مێژووی ئەم پەیوەندیە لە ڕاستیە لە عومانەوە دەست پێەکە عومان کە نێوەندگیر بوو لە بینی سعودیە و ئێرانە
دوایەوە ڕادەیەک دڵگرانیان توش بوو کە هاتە عێراق مەلەفەکە گۆڕا بۆ عێراق هەڵبەتە بۆی کە بێتە عێراق بە ڕەزامەندی و بەویستی ئێران و سعودیە بوو کە بێتە عێراق کە چووە سین هەر بەویستی ئەو دوولایەنە بوو لەبەرەوە نییە کە بەڵقەناعەتی من ئەمە ڕێی سەرهەنگە کە سین شتێکی زیاتری پێ لە وڵاتانی ترکیانی بیوان ویستایە یان پشکێ بێ لە ڕێکەوتن بەڵێ بەڵام لە بەرژەوەندی ئێران و سعودیەیە کە قەناعەتیان هێنا کە هەردووچان ئەم بردنەوەیە دیبلۆماسیە دەستکەوتە دیبلۆماسیە بەن بەسین بۆ بیان بەسین لەبەرێکە هەردووچان لە چاوی خۆیانەوە بەرژەوەندی گەورەیان لەگەڵ چینە هەیە کە گەورەترین کڕیاری نەوتەکەیانە باشە و لە هەردووچیان بە سەبەبی جیاواز سعودیەش و ئێرانیش ناڕەزایەتیان هەیە بەرامبەر ئەمریکا بەرامبەر بە ڕۆڵی ئەمریکا بە سەبەبی جیاواز لەبەرەوە سعودیە هەنگاوی ناوە بەوەی کە تەنها پشت نەبەستێ بە ئەمریکا نە لە ڕووی ئابووری نە لە ڕووی سیاسی و دیپلۆماسی و ئاسایشەوە بۆ بنیادنانی پەیوەندیکی باشتر ئەم دەستکەوتیان بەسین سینیش قازانجێتی لە بەرەوەی کە ئێوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ململانە نەبێت چونکە سەرچاوەیەکی ئەساسیە بۆ وزە و بۆ ئابووری وڵاتەکەی کەوردەوردە دێتنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی لەنی ئەو هەموو بابەتی کە جەنابە باسی لێوە کرد ئەمریکا و سعودیە پەیوەندیەکانیان ئاسایی دەبەوە تەنانەت لە کوشتنی بیرمان نچێت ڕۆژنامەنووسە سعودیەکە جەمال خاشقچی تەنانەت لە کوشتنی ئەوە کە ئەمریکایەکێک بوو لە وڵاتانی کە دژی وەستایە بەڵام لەم ساڵانی دوای و لەم کاتانی دواییدا جۆرێک چاوپۆشی لە سعودیە دەکرات لە بەرامبەر کوشتنی خاشقچی پرسیارەکەم ئەوەیە کە ئەمریکا گەر پێشتر سعودی بڕیاریە بە سعودیە بکاتە هاوپەیمانێکی خۆی و چەند وڵاتێکی تریژ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە دوای ئەم ڕێککەوتن چۆن مامەڵە لەگەڵ هاوپەیمانەکانی ئەکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵێ ئەگەر ئیجازە بێ من بە وەڵامێکی کورد جوابی بەشەکەی ئێرانم نایێتەوە لە پرسیارەکەی پێشووتە ئێران دەستکەوتی زۆرە لەم ڕێککەوتن نامەیە چونکە ئەو لە ژێر فشاری ئابووریە لە ناو خۆیە لە ژێر فشاری کۆمەڵایەتیە ئەوەی کە میلەتی ئێران تا ڕادێک لێ ڕاپەڕیوە لەبەرەوە ئەم بە سەرکەوتن دیپلۆماسیە یارمەتی دەسەڵاتەیە لە ئێران کە پیشانی بات کە ئەکرێت ئێران هەر سەلبیەت نییە بەڵکوش بە دەستکەوتی شەبێ و دەرگایەک بکاتەوە بۆ سوودی ئابووری لەگەڵ چین و لەگەڵ سعودیەیە و دەرگایەکیش بێ بۆ پشتیوانیکردن کە چین پشتیوانی زیاتری لێ بکە لە سیستمی نێودەوڵەتیە و لە ئەنجومەنی ئاساییشە سەبارەت بە ئەم پرسیارەکەی ترت ببوورە من ئەگە سەردێڕەکەیم بێتەوە بەسم لە هاوپەیمانێتی ئەمریکا دەکرێت وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەنسبەت ئەمریکاوە تەنانەت من لە دزاری سەرکردەی سعودیەکان خۆیانەوە لە هەڕەتی ئەو تەنگژەیە کە دروست بوو پاش کوشتنی خاشقجی پەیوەندی و هاوکاری و هاماهەنگی ئاسایشی نێوان سعودیە و ئێران عفو سعودیە و ئەمریکا کاریگەری لەسەری نەبوو بەردەوام بووە بەڵام لە ئاستە دیپلۆماتیەکەی و لە ئاستی سەرکردایەتی هەردوو وڵاتە ساردیەک دروست بوو ئەمریکا سەرۆک بایدن کە مانی لە کەوکاتی کە ئێشتا کامپینیە کردکێش لە مرحلەی انتخاباتە بوو ئەیویستکەیتر سعودی ئێمە ئەکەین بە وڵاتێکی نەویسترا و نەخوازرا و وڵاتێکی ناشرین بەهۆی ئەو کردارەوە بەڵام کە شەڕی ئۆکرانیا ڕوویە ئابووری جیهان ئاڕاستەکەی گۆڕی بە ناچاری هاتەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆی کە ئابووری جیهان پارێزێ ئابووری ئەمریکا پارێزێ ئەمری واقع شتێکی کەی فەڕست کرد. باشە گەر باس لە رووسیا بکەین رووسیا ئێستا لە شەڕێکی نەخوازراوی خواستراوی خۆیەتی ئەویش شەڕی ئۆکرانیا شەڕی جیۆگرافی و سنوورە کە دەیکات بەڵام ئەم شەڕە کاریگەریشی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەبووە لە ڕووی وزەوە کاریگەری دروست کردو و دەمان ببینی لە ساڵانی دواییشدا بەر لە شەڕەکەی دەیویست هەژمۆنی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە فراوان بکە زیاد بکە رووسیا لەکوێی کۆی ئەم معادلە و ئەم گفتوگۆ و ئەم هەژمونە سیاسی و گۆڕانکاری سیاسیانە دەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سەرباری ئەو شەڕێکە ئێستا خۆشی گرتوتەوە. بەڵێ بێگومان ئەگەر پێش شەڕی ئۆکرانیا رووسیا لە بەرەو پێشچوو نابوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام ئێستا کاریگەری شەڕی ئۆکرانیا وای لێ کردووە کە تا ڕادەیەک نەک
بەرەو پێشوونەکەی بوەستێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نیسبەتێ پاشەکشەشی تووشاتوە لە سووریا. بۆیە بەوتە فشارەکات بۆی کە پەیوەندی سووریا و تورکیا ئاسایی بکاتەوە بۆی کە فشار لەسەر سووریا کەم کاتەوە داوا لە وڵاتە عەرەبیەکانەکە یارمەتی سووریا بن داخڵ بدی نیزامی عەربی بێتەوە جامیعەی عەربی بۆی کە فشارەکەی لەسەرکەم بێتەوە. ئەوەی کە ئێستا دڕادەیەکی زۆر لە گۆشەگیری تووشی رووسیا بووە، بەڵام رووسیاش بێوەڵام نابێ ئەوە تا هانابا بۆ چین، هانابا بۆ ئێران، هانابا بۆ وڵاتانی کە بۆی کە بەرژەوەندەکەی بە ئاڕاستەیەکی کەیە بپارێزێ. ئەوەی کە کاریگەری کردووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنها وزە نیە بەڵکو ئاسایشی خۆراکیشە. ئاسایشی خۆراک لە ناوچەکەی ئەو وڵاتانی کە نەوتیان نییە ئێستا وڵاتی وەکو مەسر، وەکو لوبنان، وەکو یەمەن، وەکو تونس، ئەمانە هەمووی فشاری گەورەیان لەسرە و ئەم شەڕە درێژە بخایەنێ و ئەگەر بەرهەمی رووسیا و ئۆکرانیا ببڕێ لە منتیقەیە کاریگەری سەختتر بەڕێوە بێ. باشە کاکسەرهنگ کاتێکی زۆرم لە بەردەستانەما و لە کاتەکەیش پێم وا بێت چەند خولەکێک لام داوە، بەڵام بۆ گرنگە ئەم پرسیارە. ئەویش وەزیری دەرەوەی پێشتری ئەمریکا لە لێدوانێکیدا باسی لەوە کردبوو کە بوونی چین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وەکو جۆرێک لە ئەرێنی باسی لێەوە کردووە. دەشێت ئەمە تەنها بۆچوونی کەسێکی سیاسی کە پێشتر پێگەیەک فیگەرێکی سیاسی هەبووە لە ئەمریکایە تەنها وا وەربگیرێت یان دەتوانرێت وەکو وڵاتی کوێکۆ ئەمریکا لێکدانەوە دەربڕینەکەی وەربگیرێت؟ بەڵێ پێم وایە لە ئەمریکا دوو ڕاهەیە لەسەر چین، ڕایەکیان بە کێبڕکێکاری ئەبینێ، ڕایەکیان بە دژی ئەبینێ. ئەوەی کە ئێستا زاڵە ئەوەی کە بە چێبڕکێکار مەعامەلی لەگەڵا بکرێ، دژ ئاڕاستەیەکی قوڵتر و بەترسیناکتر وەرەگرێ. پێم وایە ئەکەوێتە سەرەوەی کە چین چی ئەکا لەم ناوچەیە لە ئێستاە ئەمریکا ترسی لە چین نییە ئەگەر بەکو بە حزورێکی ئابووری هەبێ، بەڵام ئەگەر بێت کاریگەری هەبێ بۆی کە دیموکراسی و مافی مرۆڤ بەرەو دواوە بڕوا، ئەگەر وا بکە کە ئەو پاشەکشەیە کە لە دیموکراسی لە جیهانە ڕوبە ئەم زیاتر ئیزافەی بۆ بکە، ئەمریکا تونگتر ئەبێ مامەڵەکەی. بەڵام ئەگەر لە بواری ئابووریا بمێنێتەوە و یارمەتی باکە ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەرقەرار بێ، ئەمریکا بەترسەوە نایبینێت. باش ئەماکەمە دوا پرسیار و زۆر بە کورتی کاکسەرهنگ سەبارەت بە ئیسرائیل کە یەکەم وڵات بوو لە کاتی ڕێکەوتنەکەی ئێران و سعودیا دەنگی هەبوو دژی وەستایەوە. ئیسرائیل هەیمەنی چییە و هەژمون و کاریگەری ئیسرائیل چی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە لە هەر بابەتێکی سیاسی هەر ڕێکەوتنێکی سیاسی کە دێتارە و ناوی ئیسرائیلیش دێت زۆرینی جارەکان. لە ڕووی ئاساییشەوەی ئیسرائیل وڵاتێکی پشکۆلەیە، مەترسی زۆرە بینە بە چواردەوری خۆیان لە ئێرانەوە لە بۆ لە سەرچاوی ترەوە، لەبەرەوە کە ئێران لە گۆشەگیریە بێ و پەیوەندی لەگەڵ ناوچەکەیە گرژ بێ، ئەڵە دوژمنی دوژمنەکەم دۆستمە قازانجەکە، لەبەرەوە لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکەیە ئەو ترسی لەوە هەیە کە چەند ئێران بەقوەتەکاتەوە کە بێ بە مەترسی بۆ سەر ئاسایشی ئەوان. بەڵێ بەڕێز سەرهەنگ حەمەد سەعید بەڕێوەبەری پرۆگرامی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پەیمانگەی ئەمریکا باشتی زۆر سپاس بۆ ئامادەبوونیش. سپاس بۆ تۆش خەیریخان.